بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. خۆشحاڵم لە بەشێکی تری بەرنامەی مەودا بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. هەوڵ دەدەم مەودای ئەم جارە بکەینەوە بەڕووی باسی هونەری و تەلارسازیدا. قسە لەسەر چەمکی هونەر بکەین تا چەند کاریگەری لە ناو شارستانێتی ئینسانیدا هەیە. بە تایبەتی لە ناو شارستانی ڕۆژهەڵاتیەکان سەردەمەکانی ڕابردوو سەردەمی سۆمەری و ئەکەدی و بابلی و ماد و هەخامەنشین و ساسانیەکان ئەمانە بۆ خۆیان لە ڕۆژهەڵاتە بەشێکی گەورە لە شارستانێتی ئینسانیان دروست کرد و دواتر شارستانێتی ئیسلامیش بە هەمان شێوە. ئێمە هەوڵ دەدەین لە بەرنامەی مەودادا قسە لەسەر چەمکی هونەر بکەین تا چەند چەمکی هونەر بەستراوە بە واتا و بابەتە ڕۆحیەکانەوە یاخود ئەو مەسائلانەی کە پەیوەندی بە فکر و فەلسەفە هەیە یا ئەوانەی خزمەتیان بە شارستانێتی ئینسانی کردووە، بە تایبەتی تەلارسازی یاخود هونەری ئیسلامی کە بەشێکی زۆری بەر لەوەی شارستانەکانی بەر لە شارستانی ئیسلامی بنیاتیان ناوە تا چەند ئەمانە کاریگەریان هەبووە و هەروەها بەشێکی زۆری ڕنگدانەوەی هونەر یاخود لایەنی تەلارسازی لە مزگەوتەکاندا، مزگەوت، منارە، گومەس و هەروەها ئەو پێدراوانەی کە پەیوەندی بە مزگەوتەوەیە، مزگەوتە، میحرابە، مینبەرە، منارەیە، گومبەتە، هەموو ئەمانە بۆ خۆیان هەر بۆ خۆیان مانە و دەلالەتی تایبەت بە خۆیانێ تا چەند ئەمانە پەیوەستن بە بابەتە هونەریەکان و پەیوەستن بەو بابەتانەوە گرێدرانەتەوە بە مەسائلی ڕۆحەوە، مەسائلی شارستانی و هەروەها خزمەتیان بە بابەتە فکری و فەلسەفیەکان کردووە. هەوڵ دەدەین لە بەرنامەی مەودادا قسە لەسەر ئەم باس و تەورانە بکەین بە میوانداری بەڕێز دکتۆر خەسرە و جاف، نووسار، ڕۆمان نووس، توێژەر و هەروەها خاوەنی نووسەری کتێبی مێژووی مزگەوتەکان و منارە و میحراب و شوێنە پیرۆزەکانی دنیا کە پەیوەندی بە دنیای ئیسلامەوە کتێبێکی لەم بارەوە نووسۆ. خۆشحاڵین دکتۆر بۆ ئەم دەرفەتە لە بەرنامەی ئەودا بتوانین قسە لەسەر ئەو باس و بابەتانە بکەین. بەخێر بێن بەسەر چاو. خۆشحاڵم لە خزمەتانم. دەتوێت دەربارەی چ باس بکەم؟ سوالم لێ بکە چاوەڕامت. من پرسیارم لەسەر هونەر هەیە. تۆ کتێبێک کتێ بازە مێژووی هونەری تەلارسازی، هونەری تەلارسازی لە بنچەکەوە، ینی لە سەرەتاوە بیڵێم، ینی خۆتەزانی هیچ میلەتێ بە تەنهایی نەیتوانیەوە بژی. میلەتان هەمیشە زنجیرەیەکن، یەک پەیوەندیان لەگەڵ یەکترا هەیە، چی وەک فەرهەنگ، چی وەک حەیات، چی وەک هونەر، چی وەک ژیان، چی وەک زمانیش. جا ئێمەی کورد لە جێگەی موقعەتی جغرافیایی ئێمەی کورد لە کۆنەوە موقعەتێکی گەرێک باشمان هەبووە. وەک دەزانن ئێمە ئیدعاکەین کە ئەگەڕێنەوە سەر مادەکان. ئەڵبەتە تا ئێستا مێژوو نووسەکانمان بە درۆستی بە دەقیقی نەیانتوانیوە بیسەلمێن بە دیکۆمنت کەوا ئێمە 100% دەگەڕێنەوە سەر مادەکان، ئەگەر چی بەلای یەکێکی وەک منەوە 100% ئێمە گەڕێنەوە سەر مادەکان. مادەکان 500 ساڵ لە ژێردەسەی ئاشوورەکان بوون. 500 ساڵ هەروەکو کۆیلە سەیریانە کرد، هەروەکو بەردەیەکی وەکو حیوانات. 500 ساڵ ململانیان کرد. سەرنجام دوای 500 ساڵ توانیان کە تیرەکانی ماد، عەشیرەتەکانی ماد، لقەکانی ماد کۆبێتەوە لە ژێر یەک دەسەڵاتە و توانیان پەلاماری نەینەوە بچن. ئەوەندە ڕقیان لە ئەوەندە زوڵمیان چێشتوو بوو لە ماوەی 500 ساڵە. بڕیاریاندا حتا وەکو ئاژێڵ و حیواناتیش بە تاڵان نەبەت. نەینەوەیان کردە تەپۆڵکەیەک، تەپۆڵکەیەکیان لێ کرد. زیرۆح بەشەریان تیان نەهێڵا، حتا وەکو ئاژێڵەکانیش. ئەوانشی ڕایان کرد بەرەو شام و بەرەو ئەوانە کەوتنە دوایان یەک نەفریان نەیانهێڵا دەرچن. ئەمە واقعەتێکی تاریخی. وەتوانیان ئیمبراتۆرێتێک دانن بە ناوی ئیمبراتۆرێتی ماد.
ئیمپراتۆرەتی مات حدودی 110 ساڵ بەردەوامی کرد. دوایی کودتای هارپاکی ناپاکە سەرۆک وەزیرانی ئاخرین شای مادەکان بۆ ئاژدەهاک کە لەگەڵ کۆریشی کودتا چیا با بڵێن من هەروە ناوی دەبم لەبەرەوەی ئەو خیانەتی لە باپیری خۆی کرد چون کۆریش کچەزای ئەژدەهاک بووە بەڵام توانی لەگەڵ هارپاکە ڕێک بکەوێ بە شێوەیەکی کودتایەکی سارد توانیان کە دەستخەنە سەر دەسەڵاتی مادوو و دەسەڵاتی ماد بەهەڕۆژێن و دەوڵەتی هەخامنشیەکان دروستکەن. هەخامنشی طبعاً کۆریش بۆ خۆی کوڕی ئەمیرێکی فارس بوو لەو بناری شیرازە و ئیدی ئیمپراتۆرەتی ئەمە هیچ لە کەسایەتی و لێزانی و چاوساقی کۆریش کەم ناکاتەوە. کۆریش بە تاکید پیاوێکی مەزنی مێژووە بەڵام سەرەتاکە بوو بەم چێشنە بووە من دەیگێرمەوە و ئیمپراتۆرەتی هەخامنشی دروست دەبێ. ئیمپراتۆرەتی هەخامنشیش 120 ساڵ دەوامی کردووە دوای ئەوە لەلایەن ئەسکەندەری مەکەدۆنیوە لە ناوچووە و کە دوای لە ناوچوونی دەسەڵاتی هەخامنشی 100 ساڵ سلووکیەکان دوایەوە ئەسکەندەر دەمرێ تەواوی ئەو وڵاتانەی کە ئەسکەندەر کردیوە دابەشێتە سەر سێ چوار لە فەرماندەکانی ئەسکەندەرە. ئێران و کوردستانی لای خۆمان ئەبێتە بەشی سلووکیەکێک بۆ لە سلووکیەکان 100 ساڵ حکمیان کرد. دوای ئەوە لەلایەن ئەشکانیەکانەوە لە ناوچوون اینجا ئیمپراتۆرەتی ئەشکانی دەستی پێ کرد 412 ساڵ دەوامی کردووە. 412 ساڵ دەسەڵاتی ئەشکانی ئێدی شەڕەکانی ئەشکانی لەگەڵ ڕۆما وەختە حکمی جیهانی دەکرد. شەڕی بەردەوامی نێوان ئێران و ڕۆما بەردەوام بووە. دوای 400 ساڵ ساسانی دێتە مەیدانەوە حتا وەکو شعرێک هەیە من شعرەکەم لەبەر نییە کە ئەشک ئەینێرێ بۆ سەر سیلسیلەی ساسانیەکان ئەڵێ تۆی شوانزادەی کورد تەماح لە دەسەڵاتی شاهنشاییەکەی جا لەسەرەوە ئەساسە سەرچاوە زۆر هەیەکەوە ساسانیەکان بەڕێگەز کورد بوون. ئەمە من لە مێژن و دەمارگرژەکانی فارس ئەوەم بیستۆ و سەرچاوەش هەیە نەکیەکە دوو ئەو مەوجودە. ئەوانیش 410 ساڵ حکمیان کردووە تا لەلایەن فەتحی ئیسلامیەوە لە ناوچوون سەرەتا کە لە شەڕی قادسیەوە دەست پێ دەکا دوای ئەوە کە عەرەب و ئیسلام توانیان بێنە ناو پایتەختی ساسانیوە و پایتەختی ساسانی عەرەب پێڵێ مەداین خودی فارسەکان پێڵێن تیسفون. ئێستش گەورەترین تاقێکەوە لە جیهانە ئەوڕۆ هەیە وەکو دیاردەیەکی تاقێکی تەلاسازی و گەورەترین و وەسیعترین و بڵندترین تاق لە دنیادا تاقێکی هێشتا گاڵتە بە زەمەنەکە گاڵتە بە سەدەهای چەندین سەدە دەکا کە هێشتا ماوە. بەرحاڵ فەتحی ئیسلامی بە قەناعەتی من سەرەتا فەتح بووە بەڵام دوای ئەوە بۆتە غەزو یانی چی سێ شەڕ کراوە بە تاکید شەڕی یەکەم
فتح بۆ هاتون بۆ فتحی ئیسلام و بەربڵاوی ئیسلام بەڵام لە شەڕی دووهەمان کە شەڕی جەلەولایە زۆرتر دەرامەد و چەپاوەکانیان دابەش کردە ناو خودی لەشکرەکە و زۆر کەمیان ناردەوە بۆ مەکە و مەدینە بەڵام لە تیزفونە لە شەڕی قادسیە سەدی هەشتا و پێنج لە دەستکەوتەکانیان ناردە بۆ مەکە و مەدینە لەگەڵ کۆیلەکانیشە ئەمما لە شەڕی جەلەولا زۆر کەمیان ناردەوە لە شەڕی نەهاوەندا کە پێڵەن فتح الفتوح بەڵام هەند مێژوو نووسەکان بەشێکی زۆری ئەمەیان هەر هەمووی بە فتح ناوزەت کردەوە بەڵام ئەوی کە گرنگە دکتۆر یعنی من باسی ڕفتارەکەم من باسی ڕفتارەکەم بەڵێ بە ناوی فتح هاتوون بەڵام ڕفتاریان ڕفتاری غەزو لەبەر یەک سەبەبی بەسیط چون حتا لە زمانی پێغەمبەریشا بەو پاکی و خاوێنی و ئاین و ئیسلامەتی و شروعی ئیسلامی دیسان فکری غەزو لە عەقڵێتی عەرەبی ئەو سەردەما پەیوەندی بەشێکی بە کەلتورەوە هەبووە بەشێکی بەو کەلتورە عەرەبیەوە هەبووە لەوانەیە ژیانیان لەسەر غەزو ڕاستە غەزی یەکتر نەوە بڕۆ بە غەزی میلەتێکی بەڵێ ئێمە ئەگەر لەسەر ئەسڵی بابەتەکە یعنی ئێمە هەتا ئێستا یعنی با بوەسین هەتاوەکو سەردەمی ئیسلام ئایا ئەم ئیمپراتۆریەتانی تۆ ئاماژەت بە هەندێکیان کرد بە ئاشوریەکان بە سلۆقیەکان بە ئەسکەندەری مەکتۆنی هەخامەنشین ئەشکانی ساسانی هەموو ئەمانە جگە لەوە سۆمەری و ئەکەدی و هەموو ئەمانش بۆ خۆیان لە ڕۆژهەڵاتە بوون ئەمانە توانیان لە ڕووی یعنی لە ڕووی هونەرەوە ئەو هونەرە کە هونەری تەلارسازی گەر ئێمە باس بکەین بە تایبەتی کە پسپۆڕەکەی بەڕێستە یعنی چ خزمەتیشان کرد لە ڕۆژهەڵاتەوە چی پاشماوەیەکیان مایەوە بۆ دوای خۆیان کە درێژەی پێدراوە بەردەوام بوو گوێ بێ ئێمە بینە سەر هونەری ئیسلامی هونەری تەلارسازی ئیسلامی هونەری تەلارسازی ئیسلامی لە چیوە دەست پێکە لە یەکەمین مزگەوتەوە دەست پێ دەکەن یەکەمین مزگەوت کە جام دراوە دیوارەکانی گڵین بووە سەقفەکەیشی سافی دارخورما بوو لەو کاتا کە مزگەوتی یەکەمین مزگەوتی ئیسلام وا بووە دوو مەدرسەی تەلارسازی هەرە گەورە یەکێ لە غەرب یەکێ لە شەرق مەوجود بوو مەدرسەی تەلارسازی ساسانی و مەدرسەی تەلارسازی بیزەنتە ئەم دوو مەدرسەیە متەواجد بوون لە دنیای پێشکەوتنی ئەو سەردەمەیدا بەتەکید ئیسلام کە بەربڵاو بوو من خۆم تووشی مەشاکلی سیر هاتم لە زمانی سەدام حوسەینە لە مەجمەعی علمیە داوام لێم کرد کە دەربارەی تەلارسازی قسە بکەم هەمیش هاتم مەدارسی تەلارسازی خۆ مەدارسی تەلارسازی هەر مەدرسەی ئیسلامی نییە مەدارسی مختلف هەیە بەڵام من باسی تەلارسازیم کردی ئیسلامی وتم مەدرسەی تەلارسازی ئیسلامی نەموت مەدرسەی معماری عەرەبی ئیسلامی ئاما بوو بەهۆی ئەوەی کە چەند کەسێک ڕەخنە لەوە بگرێ کە تۆ بۆ ناڵێی مەدرسەی معماری عەرەبی عەرەبی ئیسلامی کاکە من واقعەتی تاریخی تەلارسازیە ئەگەر ئەمە هیچ لە پێگە و جێگەی تەلارسازی ئیسلامی کەم ناکاتەوە بەڵام تەنها هی ئێوە نییە ئەو میلەتانەی کە بوون بە ئیسلام لە پێشەوە خاوەنی تەلارسازی بوون و خاوەنی تەجروبەی معماری بوون و خاوەنی ئیمکانیاتێکی زۆری هونەری بوون ئەگەر تۆ وەڵامەکەت بیر نەچێ هەر پرسیارەکەی منیش لەسەر خودی ئەوە بوو من یعنی نەمیش ڕاستەوخۆ وەکو یعنی لەسەر تەلارسازی خودی ئیسلام قسە بکەم چکە خۆشت ئەزانی ئەگەر تۆ سەیری تاریخی ئیسلامی بکەیت لە ناو مێژووی ئیسلامی بوون لە ناو دەسەڵاتی ئومەویەکانە سوود وەرگیراوە یا تەنانەت لە پێشتریش سوود وەرگیراوە بەشە لەو توراسەی کە هی ڕۆمە بێزەنتیەکان بووە تەنانە ئەڵێ مزگەوتی ئومەوی کاتێ لە دیمەشق کراوە بەشێک لەو وەسا و کارگەرانیان ناوە کە لە ناو فرسەتم بدەرێت کە من بێمە بگەمە ئەمەوی جارە لە پێشتم ڕێت بۆ ئاسان کەم لە پێش ئەمەویە مەسایلێکی تر هەیە لەحظە دەکەی لە پێش ئەمەویە مەساجد لە فتحی ئیسلامیە ئەو مزگەوتانەی ئەلعان چەندین مزگەوت من باسم کردووە لە ئیران لە زمانی
نزیکەی فەتحی ئیسلامیە لە ئێرانە دروست بووە زۆر بە ئاسانیش توانیان یعنی سەرەتای مزگەوتی ئێستا لە ئێرانە دەستی پێکردو لەبەرەوەی حاڵەتی تەرافسازی و ئیمکانیاتی معماری و تەرافسازی کە ئەو سوپای ئیسلامە چۆتە ناو ئێرانەوە هاتوتە سەر شتێکی حاضر هاتوتە سەر شتێکی کە هونەرەکە مەوجود بووە هەر ئەوەیەکەوە ئەرکانە معروفەکەی ئیسلام کە چییە قبلەیە لەحظەیەکەی محراوە و ئیزافە بۆ جێگەی نوێشکردن لەحظەیەکی ئەم حاڵەتە سێ ئەرکانەکە بۆ مزگەوت لە حەقیقەتە شەرتی ئەساسیە مابەست ببوورە میحراب و مزگەوت و منبەر و قیبلە من يعني قبلة طبعا قبلة أساسي جرقي مزقوتي إسلامية لحظة كي زور مزقوت هي الآن دروس يشكراوة أو عند درجة لقبلة ودورة أو منبوذة لا زور مزقوتي قورشة بلام خوي اگر تو بيت سر حساب اتجاهي قبلة بزور دقيق أبي زور دقيق به وإلى انحرافك به كأواني كان يجي كان لا قبلة أتشرخي لا يكدو مزقود لا هندسان عن الآن اتجاهي زاوية ربا قبلة نية جالس رو ساسا علماء إسلام رجعن كردوتوا أم أبعادانا بخوي حالتك تايبت لتلاسازي بيكاتوا طبعا تلاسازي إسلامي مرتبطة لقل موقعتي جغرافي مرتبطة لقل كرسو موادي خام كوالا ولاتك هي ومرتبطة لقل كلتور وفرهنجي أو ملتيش حديثة بويا دبيني الآن مزقوتي لهندسانا فرقية لقل مزقوتي قاهرة ياوكو عراقة مزقوتك لتشينا هي فرقي هي لقل ولاتانك ترى مزقوتك مواد وكرسي جورا وجور عدي هي باردة عدي هي كربوشة عدي هي الآن ورا بربو أفريقيا مزقوتي زور قلق جوان كراو بلام لقر بله كواتا من لو أو أنا مهمو لم كتبا باش دينا سر أو بلا من برلوش هر بيم خوش بو تو تنانه لبيشكي أو كتباش تا بعض مسائل هنر ومسائل يعني بس نوي هنر بمسائل روحي ومسائل توحيدي ولا إسلام معك يعني أما كاريجريكي زوري هيا من بيم خوش يعني بزاين مسألة إما شون أتوانين هنر ومسألة الروحية كان وأو هنري تلارسازي كبرزت باست كردوا بيبسينو بمسألة الروحية كان وتلانا فلسفة فكري إسلامي شوكا جخت اللي كردوا ولو كتبا زور يعني هول الدعوة زور أو بابا تزقي توا جاري بيشوي بقى مسائل روحي من شخصا وكو خوم قناعتهم هي أقر ملتك دروازەی هوەر نەزانێ پێم وانە لە قۆناغی کۆ بچێتە قۆناغێکی تر ئەمە معادلەیەکە تەواوە لە نێو فکری میلەتانی دنیا ئەوڕۆ هوەر لغەتێکی جیهانیە بۆ ناو میلەتانی پێشکەوتوو تێگەیشت ئەمە غەڵەت قبوڵ ناکە ئەو میلەتەی ئاگاداری ئەم زمانە نەبێ مانایەوەیە لە زۆر شت مەحرومە لە زۆر شت دادەبڕێ لسرم أساسيش لا إسلاما برشت هي تقريبا مكروهة مثلا بيكر سازي يا حتى قراني بيكر سازي بوشي مكروهة كوقت يعني كتشبيه بكار ببري بو أوي كوا لا وحدانيته دور بكوي لا خداوند دور بكوي كبقريتو سر مسائل كي بتفرسي مسائل الشرك مسائل وكسر دمي بيش اسلام اما تا حدك علاماتي برسيالي لسارة بلام اگر بيكري لو وحدانيته دور نكويتوا
پەیکەرێ بۆ بەربڵاوی فکری ئینسان بێ بۆ واقعەتی ڕۆژانەی ئینسان بێ کە زەرەری بۆ خەڵق نەبێ استیفادەی هەبێ لە وەحدانێتە دوور نەکەوێتەوە لە شوعاعی وەحدانێت و پەروەردگار دوور نەکەوێتەوە من قەناعەتم هەیە شەخسەن وەکو لەم کتێبەیشان نووسیوە کەوا پەیکەر بەرعەکس شتێکی گەلێک شیاوە بۆ پێشکەوتنی ئیسلام و بۆ پێشکەوتنی کۆمەڵگا و بۆ پێشکەوتنی تاکی کەس لە نێو ملەتەکەمانە ئەمە وەک پەیکەر موزیکیش هەروە با بێنە سەر واقعێت تۆ ئەلان سەیری گۆرانێ کۆنەکانی خۆماڵی بکە ئەو خیلاعەتەی لە بەیتەکانە لە ناو کووردا هەیە لە هیچ ملەتێکان نییە هیچ ملەتێکی تر ئەو خیلاعەتەی تیان نییە کەوا باسی زۆر شتەکاو باسی لێوەکاو ئەدما ئەشخاص شتی تیادایە ئەمە ئەگەر تۆ لە یەکی بدەیتە تەماشاکەی لە نێو میلەتانی ترە ئەمە نییە باشە میلەتی ئێمە ئەمە بووە ئەمەی شوای فکری کردێتەوە بەڵام دیسانەوە منەگەڕێمە سەر ئەوەی وەکو پەیکەر سازێ وەکو هونەرمەندێ وەکو تەلار سازێ وەکو نووسەرێک هەرگیز لە وەحدانێتە دوور نەکەوتمەتەوە دووریش ناکەومەوە ئەبەتە یعنی تۆ پێ دوایە ئەو مەسایلەی بۆ منە ئێسەوەی کە تۆ باسیەکەی ئەڵێ مەکروهە تەبعەنەوە فەرموودەی لەسەرە کە ئەڵێ پەیکەرسازی بە شێوەیە لە شێوەکان ئەو پەیکەری لە ماڵێکە هەچەند خلافی شەیە لەسەر ئەو شتانە لە ناو فقەهاکانی ئیسلامە جیاوازی خوێندنەوە بۆ فەرموودەکانەیە ئەڵێ لە ماڵێکە بێ فریشتە ڕووی تێناکە و ئەچێتە بابی شیرک و هاوڵدانان بۆ خودداوە یعنی ئەوەی خوێندنەوەی تۆ قەناعەتمەیە بەسی تۆ ئەوەیە ببورێت ئەلعان زۆر ئایات هەیە من هێناومەتەوە ڕاست ئاياتی قورئانە لە پێشەکێکەیە بە پێ قورئان و قساکە ڕاست شتیوان نییە دوایەوە یەکێک وەک مەلاسەی ئەحمەی یەکگرتوو ڕۆژێک پێم وتم باشە مامۆستا تۆ بۆ نایە کتێبێ دانێ دەربارەی هونەر بە پێ قورئان بە پێ ئاياتی قورئان وتی وەڵایی شتێکی باشە فعلا کتێبێکی دەربارەی هونەر چاپ کرد هەمووی بە پێ قورئان بە پێ ئاياتی قورئان شتێکە پڕ لە زەرافەت پڕ لە ئاین پڕ لە یەکتاپەرستی پڕ لە جوانی و زەرافەتی ئیسلام و لە هەمان کاتە هونەریش تۆ زۆر لە زۆر مەجاالە یعنی نووسین و قسە شتەیە بە تایبەتی لەسەر مەسائلی ڕۆحی و عیرفانی بە تایبەتی بۆ من لەسەر جەلالەدینی ڕۆمی نووسیوە لەسەر ئەو مەسالانەش قساگەوە لە ڕۆمانەکانیشتا بەشێکی ئەگەڕێیتەوە بۆ باس و بابەتانە پسپۆڕی بەڕێزی شێت مەسەلەی تەلارسازی و هونەرە چۆن ئەم تەلارەت تێکەڵ بۆ مەسائلە ڕۆحیە کردووە بەڵام ناوبڕێ وەرەگەم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کوور وەردەگرین و دەگەڕێنەوە لاتان دووبارە سڵاو دکتۆر بەر لە ناوبڕەکە پرسیاریەوەم کردی یعنی چۆن تۆ ئەو مەسائلانت یعنی مەسائلی هونەریە تەلارسازی بە تایبەتی لەم کتێبە زۆر جەختەکەیتەوە لەسەر مەسەلەی بیناسازی ئیسلامی و هونەری ئیسلامی و یەکەم مزگەوتی ئیسلامیش کە مزگەوتی پەیامبەری ئیسلامە باسیەکەیت و ئاماژەی بۆکەی چۆن ئەمانە بە بڕوای تۆ کە لە مەسەلە عیرفانەکانیشان قسەت کردوە چۆن ئەمانە تێکەڵ بە یەکتری ئەبن مەسەلەی هونەر تەلارسازی مەسائلی ڕۆحی و وجدانی ئینسانی زانی چی خۆی بێتە سەر باری مەسائلێکی پیۆر یا سەرف هونەری ئیسلامی هونەری ئیسلامی ئەبعادەکانی معلومە دنیایەکی تایبەتە ئەلعان تۆ دەڕێیتە مزگەوتێکی گەلێک گەورەی ڕازاوە من باسی ئەو مزگەوتانەی دەکەم کە ملیۆنەهای تێچووە ئەو مزگەوتانەی دەکەم لەو مزگەوتانە وەک کلیسا و کەنیسە و ئەوانە نییە هەمووی بە شێوەیەکی لوغەتێکە لوغەتی ئیسلامی و پڕ لە زەرافەت کاری دیسان هەتا وەکو خەت ئەنواع وەشکال خوتوتی هەیە ئیتر ئەم ناوەکانی زۆر مختەلیفە من لەم کتێبان ناویم هێناوە تۆ لە مسماری وە بیگرە تا سەر ئاخری خەتی ئیسلامی مزگەوتەکان حاڵەتێکی
زرافتکاری تیاده خودی آیەتی قورآانی بە خەتی عەرەبی بە خەتی کوفری بە خەتی سەجع بە خەتی خەتەکان خۆی حاڵەتێکە پڕە لە هەندەسە پڕە لە جوانی پڕە لە زەرافەت پڕە لە حەجم پڕە لە ڕەنگ پڕە لە قەت لە قیاس لە ئەندازە ئەمەندە زەرافەتە جێگەی پەیکەر و مەیکەر و تابلۆ و ڕەنگ و ئەوانەی هەر هەموو گردوێتەوە لەبەرەوەی ڕەنگی تایە شکلی تایە حەجمی تایە قەبض و قەدی تایە قەبارەی تایە هەموو شتێکی تایە بە گوێرەی ئەو کۆشانێکەوە هەیە لە فەزای مزگەوتەکە تەقسیم کراوەتە سەر ئەو خەت و خوتوت و گوڵ و بۆتە و ئەم مەسائلانە کەوا مەخسووس و تایبەتی زەرافەتی هەندسەی تەلارسازی ئیسلامیە لە حەزێتێک ئیزافە بۆ بڕێچێت کە لە تەلارسازەکانی تران نییە ئەمە ئیتر مقەرنەسە ئەمە کاشیکاریە زەرافەتی کاشیکاری لە دنیای ئیسلامە گەیشتۆتە پۆپە ئەوەندە پڕە هەر دیسانەوە چمەوە سەر پرسیارە جەوهەری پرسیارەکەی خۆم ئەمە وەکو لایەنی ئەو زەرافەت و جوانی تۆ بۆ قوڵیە وەسفەکەی چی ئارامشێکی ڕۆحیە بەخشێ بە ئینسان یعنی ئایا هەر ئەمێ هاوپێکی ئەو پرسیارەکەشم بە شێوەیەکی کەکەمەوە ئایا هوەرێکی جیاوازێ ئەتوانین بڵێن هوەری یا تەلارسازی ئیسلامیە ناویبێ ئەمە شتێکی ئینسانیە و حەزارەتی ئینسانی پێشکەشی گەلی بێ خۆی وەکوتم ئەبعادی هوەری ئیسلامی معلومە تۆ ناتوانانی تەجاوزی بکەیت ناتوانانی لێی دەرچی ناتوانانی تەجاوزی بکەی ئەسڵەن یەک دوو سێ دوو کڕە دۆکە چوار لە هوەری ئیسلامیە ئەبعادێکەوە ئەبعادە هیچ کەسێ هەر کەس چەندێ دەسەڵاتی هوەری بێ و بێ فێڵیش بک بێوێ بایپاس بک بێوە پێچی لێبدا هەر ناتوانێت لەبەرەوەی دوو کڕە دۆکە چوار لە هوەری ئیسلامیە ئەمە ئەبعادەکان معلومە لەحظەیەکەی و مەسائلەکانیش تۆ ئەڕێیتە مزگەوتێ مەسەلەن ئەڕێتە مزگەوتێک کە بەو شێوە ڕازاوەیە ئەسڵەن تۆ ڕۆحێکی تر ئەکەوێتە خولیاتۆ فکرێکی تر ئەکەوێتە خولیاتۆ قەینا حتاوانەی کەوا مسلمانیش نین ئەوانەیش مسلمانیش نین کە دێنە نێو مزگەوتێکی وا ڕازەوە و ئوبەهەت و ئەو وەختە دان بە عرفانێکی ئیسلامی دەبا کە چەند پڕە لە زەرافەت و پڕە لە جوانی و پڕە لە ڕەنگ و پڕە لە حیاتێکی ئاینی حیاتێکی یەکتاپەرستی ئەمە وەڵامی جەنابتە بەڵێ ئەم کتێبەی بەڕێزت بەڵێ من ئەگە بچمە سەر ئەم کتێبە مێژووی مزگەوت و منارە و میحراب و مینبەر و مەزار پرسیارێکی زۆر سادە بۆ دکتۆر خوسرە و ئێستا بەم تەمەنەوە پێم وابێەوەی زانیاری منە بەڕێزت نزیکەی تەمەنت تەمەند درێژبی نزیک بوویتەوە لە 75 ساڵ تەمەن هەر حدودەم وانە یەک ساڵ بڕە سەرەوە ئەم کتێبە چی وای لێکردی ئەم کتێبە بنووسیت و بگەیتە هوەری تەلارسازی ئیسلامی لە جیهانە لە باسی چین هندستان عێراق میسر وڵاتانی تری عەرەبی کوردستان یعنی چی وای ئێران یعنی چی وای لە تۆ کرد ئەم کتێبە بنووسیت من بەو کتێبەوە 4 ساڵ خەریک بوو ئەمە ویست تەواوی بکەم تەماشامە کرد ڕازی نیم لە کتێبەکە چۆن تەواوی کەم 4 جار ئەو کتێبەم ڕاگرت لەبەرەوەی کە بەدوای سەرچاوی تراگەڕام بەوە ڕازی نەبووم کەوا من کتێبێک دەرکەم کە ناتەواو بێ ئێستەیش خۆ تەواو فقط هەر خودایە ڕەنگە سبەی و دوو سبەی لە من چالاکتر لە من زیرەکتر لە من بە گوڕتر لە من بە تواناتر بێت تەکمیلەی ئەو کتێبە بکە بەڵام ئەو کتێبە ئەلعان نە عەرەب کردوێتی نە عەجەم کردوێتی و نە تورکیش کردوێتی هی خۆیان هەیە مەسەلەن عەجەم ئێران هی خۆی هەیە عەرەب هی خۆی هەیە تورکی خۆی هەیە بەڵام من هاتوومی سەر تا سەری دنیام کردو سەر تا سەری دنیام کرد خەریکم لە پێشە با ڕاستکۆ بم لەگەڵتە خەریک بۆ مزگەوتەکانی خۆمان دانەنەم ئیزافە بۆ مزگەوتەکانی سەدام حوسێین
فکرم کردەوە کە ئێمە چ بکەینەوە واقعەتی هوەری و واقعەتی ئێمە ئەمەیە ئەمەمانەیە ئەمە حاڵەتی مزگەوتەکانمانە مزگەوتی گەورە و دەسەڵاتەوە مرتبطە ئێمەی میلەتی کورد 2000 ساڵە حاشیەنشینین مرتبط بووین لەگەڵ پایتەختەکانی مەرکەزی دەسەڵاتەکانی ترە جا لەکوێوە تەلارسازی بکەین تەلارسازی یعنی کار و کردەوەی دەوڵەمەند و دەسەڵات فەقیرێک نایەت بە دوای تەلارسازیا بکەڕێ ئەوە ئیشی دەوڵەت و دەسەڵات و خاوەن تەلارەکانە یا دەسەڵاتدارانن بە دوای هونەری تەلارسازی تۆ لەسەر چ بنەمایەک بەڵێ لەسەر چ بنەمایە ئەمانەت هەڵبژاردووە بەسمەوەی لە بڵێ مزگەوت و شتەکان لە هەر شار و یا وڵاتێ چەند نموزەجێک هەڵبژاردووە خۆ من مامۆستا من ئەگەر بێت و ئەم هەموو مزگەوتە دانم خوا بێ بیکەمە 20 جلد 20 بەرگ ئەوش بە من ناکرێ من هاتووم شێوەی تەلارسازی باسەکەم شێوەی هەندی جایە لەگەڵ میسریە میسری جایە لەگەڵ عراقیە مزگەوتەکان عراقی جایە لەگەڵ ئێرانیە لەحەزە دەکەی ئەمە هەر یەکێ حاڵەتێکی تایبەتی مرتبطە لەگەڵ فەرهەنگ و سەقافەت و ڕابردووی ئەو میلەتە ئیزافە بۆ کەرەستە خۆماڵیەکان و سەقافەتی هونەری و دەسەڵات ئەلعان تۆ سەیری ئەو مزگەوتانە بکە کە لە هەندستانە هەیە خۆ هەندستان ئیسلامی زۆر نییە نسبەت بە میلەتەکە خۆی بەڵام ئەو کارە هونەریانەی لە مزگەوتەکانی هەندستانە هەیە لە هیچ نییە لە هیچ وڵاتێکی ئیسلامیان نییە بە قەناعەتی من تۆ سەیری ئەو مزگەوتاکەی وازانیەوە کێوێکە تاشراوە لە بەر ئەوەندە زەریفە ئەوەندە تەناسبی هەیە ئەوەندە بەیەکە خۆن دەر پەنجەرە قەت باڵا منارە گومەت حاڵەت هەر هەمووی وەکۆیە کەوا ڕیتمێکی مۆسیقا پێ ئاوها لەگەڵ یەکە پەیوەندیان هەیە من ئەوەندە معجبم ئەوەندە سەرسامم بە هونەری تەلارسازی مزگەوتی هەندستان ئەوەندە ئەو وردەکاریە لە وڵاتە ئیسلامیەکانی ترا نابین کەواتە دکتۆر ئەتوانین بڵین ئاینەکە کە ئاینی ئیسلامە و مزگەوت یەکێکە لە موئەسەسە و دامەزراوەکانی ئیسلام کەواتە ڕێگر نەبووە لە تێکەڵبوون لەگەڵ فەرهەنگە جیاوازەکانە ئەوەی بەڕێزت بۆ چوونەکەەوە ناوەڕۆکی کتێبە گشت ئەوەی لێ مەسەلە ئیجباریە مامۆستا ئیجباریە کابرام هەندستان لە کاڵچەر و فەرهەنگی خۆی دوور ناکەوێتەوە قەینا مسلمانە مسلمانیش بێ لەوە دوور ناکەوێت باشە من بەدی ئەوە لوغەتێکی نەتەوایەتیە لوغەتێکە مرتبطە لەگەڵ پێش دروستکردنی مزگەوت کەواتە ئەتوانی تەبەنی لە ئاینەکەشکەی لە ئیسلامەکەشکەی بەڵام بە لوغە و تایبەتمەندیە فەرهەنگیەکەی خۆت تەلارسازی مرتبطە لەگەڵ واقعەتی جوغرافیە ئەلعان من بێم دیزاینێ بکەم بۆ ماڵێ بۆ جەنابەت ئەگەر ماڵت لە سارا بێ ئەبێ شێوەیەکی تر بێ ئەگەر ماڵت بەسەر ڕووبارەوە بێ ئەبێ بە شێوەیەکی تر بێ ئەگەر ماڵ لە ناو چیایەکی بەفری نابێ ئەبێ بە شێوەیەکی تر بێ ئەگەر ماڵ لە ناو شارایە ئەبێ بە شێوەیەکی تر بێ ئەمانە ظروفی ژیان لەگەڵ واقعەتی جغرافیە دەبێ مهندسی تەلارسازی ئەبێ ئەوە دەرک بکا و ئاگاداری ئەوەی بێ ئەلعان تۆ بینی حتا لە وڵاتی خۆمانە پەنجەرەیەکە بینی 6 مەتر درێژە باشە ئەم 6 مەتر درێژە ئەو هەتاوە گەرمەی کەوا مباشرەدا ئەدا لەو پەنجەرە ئەو بە چەند تۆن ئێرکۆدۆیشن ئەبێ ئیش بکاتەوە کۆ ماڵە ئەو ماڵە فێنی کاتەوە یا گەرمی کاتەوە جابینی جاران ئەو خانوانەی کە ئەکرا پەنجەرەکەی هەتاو لێ نێدا دەکشە ناوە دەکشە پشت و زۆرتری پەنجەرەکانیش عەمودی بوون یانی چی یانی پانایی نەدەگەیە مەترێک بەڵام بۆڵان بوون و لە پشتی دیوارە بوون لە ئاخرین
کەمەی دیوارەکە کە ئاسوور بووە لە کەمەی داخلی وەدایاندەنا لە بەرەوەی هەتاو دەیدەدا ئەمە بە گوێرەی زەمان و بە گوێرەی تەجروبەی فعلی و ذاتی و مباشر ئەو حاڵەتانیان بەدەستێناوە مەبەستم لەمە چییە؟ مەبەستم لەوە ئەوەیە کەوا ئەو کارانەی کە مزگەوتەکان لە وڵاتانی ترا وڵاتێکە باراناویە وڵاتێکەوە سەحراویە وڵاتێکەوە بەفری لێیە وڵاتێکەوە حاڵەتێکی جغرافی تایبەتی خۆی هەیە تەناسازی ناتوانێت لەو حاڵەتە بێتە دەرێ وە لە نێو ئەوەیشە تەناسازی مزگەوتیش مزگەوت حاڵەتی تەناسازیە بە شێوەی ئیسلامی کەوا ئەبعادی 1 2 3 4 شروتی مەسائلی مزگەوت لەو وڵاتە کەس ناتوانێت بیگۆڕێ کەوا حفز کراوە پارێزراوە بەڵام بە شێوەیەکی بگونجێ لەگەڵ واقعەتی جغرافی و فەرهەنگی ئەو وڵاتە بەڵێ تۆ لەم کتێبەدا ئەم هەستت بە بۆشاییە کردووە کە لەو بواران نووسین نەبووە و ڕاستە و خۆ بۆ نوە مزگەوت و منارە و میحراب و منبەر و مەزارت بە ئامانج گرتووە تێنەگەیشتم لە سوالێک تۆ مەبەستم ئەوەیە هەستەکەی لە ناو دنیای ڕۆشنبیری کوردیە بڵێ یا کتابخانەی کوردی وەک بەڕێستەڵی بڵێ مەسلەی مزگەوت و منارە و میحراب و منبەر و مەزار ئەمانە تۆ بە ئامانج گرتووە لە سەریانە نووسی و لەسەر بابەتە جیانەکەش هەر وەک لە پێشێکەکەش ئاماژەی بۆکەی هەستت کردووە ئەم بۆشاییە هەبووە دەستتدا ئەمە وەک تەلارسازێ ئەمە بنووسیت من زمانێکە فکرم لەوە دەکردەوە کە کارێکی وا بکەم هەموو نووسەرە ناتوانێت لەو ئەو بابەتە کتێبە بنووسێ مەگەر تەلارساز بێ یعنی تەلارساز بێ و نووسەر کاتە بڵێن ئەمە شتێکی اختصاصی هەموو تەلارسازێکیش ناتوانێت ئەو کتێبە بنووسێ مەگەر نووسەر بێ من بەلای خوای خۆمەوە فکرم کردەوە کەوا من لێرە ئەرکێکی خوداییە دایەتە من منە بێ ئەنجامی بدەم ڕەنگە تۆ حەز بەوە نەکەی کەوا من تاوانبار نیم بەڵام بەلای خواوە تاوانبارم کەوا من ئەو کارم توانیوە بیکەم و نەم کردووە جان لەسەرەوە ساسە ئەو کارم کردووە ئێستا لەبەر ئەوەی شکەوا مەلای مزگەوت 1400 ساڵە لەژێر گومەتێکە نازانێت ئەو گومەتە ئەسڵی چییە چەند حکوومەت هەیە بۆچی حکوومەتەکە وایە بۆچی بەیزەویە بۆچی حاڵەتێکی دائیریە نیوە دائیریە ئەنوە ئەشکال شێوەی گومەت هەیە لە حەزە دەفەرموو یا ئەو کەوانانەی کە ئەو دەیبینێ چەندین نەوە کەوانە هەیە باڵ هەرکرە کەوانە هەیە تەزئینیە کەوانە هەیە هەر بۆ جوانی بەرچاوە ئەنوە ئەشکال کەوانە هەیە مەلای مزگەوت ئەمانە نازانێت ئەمە مقەرنەسە ئەمە مەسائلی کاشیکاریە ئەمە لوعابیە ئەم مەسائلانە هەمووی لە مزگەوتە بەکار هاتووە باشە تاکەی ئەمانە نەزانن من ئێستا وەکو هێلکەیەکی پاکراو تەواوی ئەوانم خستە سەر تەبەقێک و پێشکەشی مەلاکانی مزگەوتم کردووە زۆر بە چاکی ئێستا ئەو کتێبە بخوێننەوە ئاگاداری ئەو جێگە هەن ئاگاداری چاکمە هەن ئاگاداری منبەر هەن ئاگاداری تەواوی ئەو مەسائلەکە پرسیارێک لێ بکەم یعنی ئەکرێ بە خێرایی ئاماژەیەکی ئەتوانی ئەوانە یعنی مەسلەی بۆ مزگەوت و منارە و گومەت و منبەر و میحراب و مەزار یعنی بە شێوەیەکی گشتی تعریفێکی لایەنە گەورەیەکەی لە ڕووی سەقافەی دینیەوە بۆ بینەران بکەیت هەروەکو چۆن ئاماژەت پێکردوت و هاتووی وەک تەلارسازێک خۆت لە کتێبەکەڵی ئەڵەی نووسەری تەلارساز و تەلارسازی نووسەر ئەتوانێت پەی بەمە ببات و ئەمە بنووسێ ئایا ئەتوانی تعریفی ئام کۆمەڵێک دەستەواژەم باس کرد تعریفی ئەوە کە کردومە ئەو کتێبەم داناوە 360 پەڕەیە 360 پەڕە دەربارەی مزگەوت و ئەوانەی کە پەیوەندە لەگەڵ مزگەوتە لەگەڵ مزگەوتێکی متەکاملە لە حەزەکەی من ئەمانەم کردووە لە 360 پەڕە باسم کردووە کەواتە ضرورەتی ئەو کتێبە بەلای خۆمەوە هەر نەبێ بەلای خۆمە کارێکم کردووە کە بە پێویستم زانی لای خوای خۆم و وەلای خەڵکیش ئاگاداری ئەوە نەبووە من خستمەتە بەردەستی و ئەمە پێویستێکی ضروریە وە کوتم ممکنە عیب و نەقسی تیادا بێ
ئەوەی کەوا بێعیب و نەقسە تەنها خوداوەند. بەڵێ تۆ لەوانەیە لە ڕێی ڕۆمان و نووسینەکانتەوە لە ڕێگەی تەنانەت ئەو شوێنێکی مۆزەخانەی یا بڵێن ئەرشیفی دروست کردووە خەڵک بەو شێوەیە ینی بۆ نمونە چاوەڕوانی هەندێک شتت لێ نەکە کە هەڵگیری ڕەهەندی ئاینی بێت یا چۆنەڵی ڕەهەندی ئاینێکی تەوحیدی کە خۆشت لە ناو کتێبەکە زۆر ینی باسیەکەیت و ئاماژەی بۆکەی باڕات گۆ بم لەگەڵتا من بڕێک لە نووسەر و دۆستانی خۆم ڕادی نەبوون کە من کتێبێکی وابن دەیانەوە باشە تۆ بۆ چیەوە 3-4 ساڵە بۆ خەریکبی خۆ دەتوانی 2 ڕۆمان بنووسی باشە منیش قەنەعەتم بۆ قسانە نەبووە چون ئەمە ئەرکێکە هەم ئەرکێکی نەتەوایەتی خۆمە و ئەرکێکی ئاینی خۆمیشە هەردووکیان جا من بتوانم ئەوە بکەم بۆ نەیکەم کێکێکی تر نەتوانێت بیکە لەم قۆناغاڵێم لەم قۆناغا هیچ تەلارسازێ ناتوانێت ئەوە بکە و هیچ نووسەرێکیش ناتوانێت ئەوە بکە ئەگەر تەلارساز نەبێ یان تەلارسازێ نووسەر نەبێ بۆیە ئەو کار باشەمەکە خزمەت بەلایەنی ئینسانی و حەزارەتێکی گەورە بکەوە تۆ تەنانە باسی مزگەوتی کوردستانیشت کردووە هەر دیسانەوە باسی ئەوە شەکەیت کاڵی لەوانەیە برادرانی ئەلمانی خۆشحاڵ نەبن بەمە یعنی مەبەست ئەوەیە قسەکانت نەخۆ بەتاکید برادرانی ئەلمانی بەوەی خۆشحاڵ نین ئتلاقەن بەڵام من خۆم خۆشحاڵم مهمەوەیە کە من خۆم خۆشحاڵم و برێکەسیش خۆشحاڵە بێ بەوەی کە کردوومە ئێدی من ئەتوانم شەرقۆت بکەم لەگەڵ برادرانی ئەلمانیا شەرقۆتم پێ دەکرێ چون ئەو لغەتەی ئەوان باسێکن من دەیزانم ڕەنگە ئەگەر ئەمەش بە حقیقەتێکی ڕەوازە قسەی لەسەر ڕەنگە ئەگەر لەوان باشتری نەزانم هەر وەک ئەوانی لێ بزانم ئەو شەرقۆتە ئەتوانم بکەم بەڵام ئەم کارە ئەم کتێبە ئەرکێکی ئەخلاقی وجدانی نەتەوایەتیش لەبەرێمی لە کتێبخانەکەی من ڕووتەڵترین کتێبخانەیە کە کتێبخانەی کوردیە من بێم ئەوە بخەمە کتێبخانەی کوردیوە بۆچی خراپ باشە قسەیەکی تری شەکەی لە شوێنەکە بازەوەکەی ئەڵەی من لە زووە ئاواتمە کە بەبێ بەرامبەر تەلارسازی مزگەوتێکم لە کوردستانە پێ بسپێرێ نەخوا پێداوەکان نە دەوڵەمەنەکان نەخاون ئەوانەی کە دەستکراون بۆ مزگەوتۆنە ئەم ئەرکیان بە من نەسپارت وا دیارە وردە مەسلەی پیری ئەوانەش مری لێ ناوم و بازەوە ئەەکەی کە ئەڵەی ئێستش بەڵام هەر لە تەماحی ئەوەدام ئەمەد لە چیوە سەرچاوی گرتو ئایا ئەتەوێت تۆ چ تەلارسازیکی جیاواز بۆ مزگەوتێ بکەی کە نەکراوە هەڵبەت ئەم بۆ چوونە دیار لەوە سەرچاوی لە ئاسی تموحی توانیە لە کوردستانە لە حقیقەتا من ئێستەیش ئەو ئامادەگیە لەم منبەرەوە دەیڵێمە تەلارسازەکان خاوەن دارایەکان ئەوانەی کە خوا پێداون ئەگەر بیانەوێ مزگەوتێ من ناڵە مزگەوتێکی هاکەزایی مزگەوتێکەوە بتوانم تیادا شێوەی تازەی تیا بەکار ببەم بەڵام لە ئەبعادی سەرەکی معادلە ناساوەکەی مزگەوت دوور ناکەومەوە ئەمما بە شێوەیەکی تر بە لوغەتێکی تر بە حاڵەتێکی تر ڕەنگە لە گومەتەوە دوور بکەومەوە ڕەنگە یعنی تەلارسازێکی نوێترت باڵێ بە تاکید ڕەنگە لە گومەتەوە سیستەمی گومەتەوە دوور بکەومەوە بەڵام لە ئەبعادی ئەبعاتە دانراوەکانی ئەو سەنگی محەکەکەیە کە ئاینی ئیسلام 1 2 3 ئەوەیە لەوە دوور ناکەومەوە بەڵام بە شێوەیەکی تر بە لوغەتێکی تر لە دنیای تەلارسازی دنیایکی گەلێک بەربڵاوە گەلێک واسعە من ئەو ئیمکانیاتم هەیە ئەگەر خوا حەز بکا و یەکێک بێت و فکرێکی وای هەبێ من بێ مقابل بێ بەرامبەر 3-4 ساڵەوە مزگەوتێکی وە تۆ ئەنجامی بدە دیزاینەکەی بکەیت و لە هەمان کاتە سەرپەرستی ئەنجامدانەکەیشی بکەیت ئەوەی شەکەم کەواتە 4 ساڵ لە حیاتی خۆم ئامادەم ئەو کارەی بکەم بێ بەرامبەر ئێستا بە بڕوای تۆ کە باسی ئەو شوێنە مزگەوتە گرنگانەی دنیاە مینبەر و میحراب و چوزانم ئەوەی مەزارانەت کردووە کوردستانیش ئەچێتە لە ناو گرنگی ئەو تەلارسازیانەوە مزگەوتەکانی کوردستان هەروەک ئاماژەت بە هەندێکی کردووە و ئایا ئەو مزگەوتانە کامانن لە کوردستانە کە ئەچنە ناو ئەو
لایەنە هوەریە تەلارسازیە جیهانیەوە کە تۆی عجابت پێوە لە کتێبەکە نانیمانە ئێمە ڕاستکۆ بم ئێمە میلەتێکی فەقیرین میلەتێکی بێدەسەڵات بووین لە نێو 2000 ساڵە وەکوتم تەلارسازی زادەی دەسەڵاتە تەلارسازی و ئیمکانیاتی تەلارسازی و بەربڵاوی تەلارسازی هی زلهێزەکانە هی دەوڵەمەنە بەدەسەڵاتەکانە ئێمەی کورد 2000 ساڵە حاشیە نشینین 2000 ساڵە دەسەڵاتی خۆمانمان نەبوو ئەگەر پایتەختێ ئەوە قوستانتەنیەیە یاوەکو ئێرانە یاوەکو چوزاوانەی کە وڵاتەکەمانیان داگیر کردووە لوتفی کردووە سوڵتانێ شایەک مزگەوتێکی بۆ ئێمەی کووردا کردیوێ لە کوردستانە بیە گەلێک فەقیرانەیە لە چاو ئەو مزگەوتە گەورانەی کەوا من لەوێ وێنەکانیم هێناوە لە حەزەکەی ئەمە واقعەتێکە کە هەمانە ئێمە شتی وا ئەسڵ متەرەدید بووم کە داینەمیان داینەنم بەڵام دوایە فکرم کردو چی بکەین ئێمە هەرەمەمان هەیە ئێمە خاوەنی ئەمەین و بەس دواوتم ئەوەیە ینی هەروەکو پرسیارەکەی پێشووتریش پرسیارم کرد تۆ ئەگەر شتێک ینی چۆنەڵی دیدگایە بیرکردنەوەی تەلارێکی نوێت هەبێ یا شێوازێکی هوەری تەلارسازی نوێت هەبێ بۆ مزگەوتی کوردستان ئەگەر تۆ شتێکی ئاوا بکەیت ئێستا ئەو گلەیە ناکەی کە بڵێ لە کوردستانە ئەو شێوازی هوەریە نیەتەوێت تۆ بۆشایەکەی پڕیکەیتەوە شەرت نییە هەر تەلارسازی ئازادە خۆی شێوە و سەبکێکی تایبەتی هەیە من ئێستاش لە بەغدا لە ئەکسەری گەڕەکەەکانی ناسراوی بەغدا شوێن پەنجەی من دیارە هەتا خەسەوجافیش نەناسێ ئەزانێەوە کاری منە یعنی پەنجەمۆری تەلارسازی بە ئاسان دەست ناکەوێت زۆر سەختە کە تەلارسازێ بتوانێت بێ بە خاوەنی پەنجەمۆری خۆی ئەلحەمدلله من ئەو کارم کردووە هەتاوەکو ئەو گوڵتانی کە لە پێش ساختمانە هەیە دەبل ڤالیۆم کە ئێستا بۆتە باو لە کوردستانە ئەمە من دامهێناوە ئەوڵین کەس لە عێراقا کە کردی من کردومە ئێستا وەکوانە لە کۆلێجی تەلارسازی بەغدا دەخوێنرێ وەکوانە بە ناوی منە بەڵێ من هیچ بنەماوە هەر پێم خۆشەگەر دوای دەرفەت من زۆرم ماوە من شخصەن زۆرم ماوە کەوا ئومێدەوارم ئەوانەی ئەو کتێبیان خوێندێتەوە ڕازی بن لە نووسینەکەم لە بۆچوونەکەم لە خزمەتەکەم 4 ساڵ من لەو کتێبە ئیشم کردووە و ڕام کردووە بە دوای سەرچاوە خۆ ناومێدی بەڵام ناشکری خوانە بێ ئێمە سەرچاوە بە ئاسان بەدەست نایەنی زەحمەتێکی زۆر ئەبێ بکێشین تاوەکو سەرچاوەیەکمان دەست بکەوێت منیش بێت